دوێنێ وەکو ڕۆژی هەینی کە ئێمە پرۆگراممان نەبوو 3 مانگ بوو 3 دوانزە بوو ڕۆژی گیانی خاوەن پێداویستی تایبەت بوو کە ئەم ڕۆژە هەمیشە ئێمە گرنگیمان پێیاوە هەمیشە ویستمان لەم ڕۆژەیە بەردەوام کۆمەڵە گفتوگوی جیاوازکەین بەردەوام گرفت و مافەکان لێرە قسەی لەسەر کرێ بە تایبەتی ئەو کەسانەشی کە خۆیان خاوەن پێداویستی تایبەتن ئێمە ئەمڕۆ زۆر بە گرنگمان زانی کە ئەمە بکەینە بابەتێکی سەرەکی لە پرۆگرامەکەمانە کە چەند کەسێکی بەڕێزی خاوەن پێداویستی تایبەت خۆیان لەناو ستۆدیۆیا بن و خۆیان باسی مافەکان و باسی گرفتەکانیان بکەن و چۆن هەوڵ بدرێ چارەسەر بکرێ ئێمەشان بۆ گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک لێرفەرێق وەکو تەپێژی کۆمەڵی کورتەباڵاکانی کوردستان و هەروەها کاک کارزان محەممەد وەکو خاوەن پێداویستی تایبەت و هەروەها کاک توان عەبدوڕەحمان وەکو خاوەن پێداویستی تایبەت زۆر زۆر بەخێر بێن بەیانیتان باش زۆر زۆر بەخێر ئەمڕۆ شەشتان لێ پیرۆزیەکە زۆر زۆر بەخێر بێن با لە کاک دلێرەوە دەست پێ بکەین کاک لێر وەکو وتەپێژی کۆمەڵی کورتەباڵاکان هەر یەکێکتان لە خاوەن پێداویستی تایبەتی خۆتانەوە چۆن لەسەر ئەم ڕۆژە قساکەن ماڵە سەرەتا زۆر سپاس بۆیەوە دەستان خۆش بێەوە ئەمەوێ بەداخ و پەژارەیەکە وەکو کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان لێرەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی هەموو کەس و کاری ئەو پێشمەرگە قارەمانانە بکەین کە ماوەیەکە چەپتەکانی داعش چەند پەلامارێکی ناوبەناو کە دایکەن لەسەر هاوڵاتیانی مەدەنی و برا پێشمەرگەکانمان بۆیە ئێمە لێرەوە پرسە و سەرخۆشی بۆ کەس و کاریان دەنێرین و هیوای و چابوونەوەش بۆ بریندارەکان دەخوازین و وەکو بەڕێزی باس کرد دیارە دوێنێ 12 ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت یا کەمەندام لە ساڵ 1992 بە بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان بڕادرا ئەم ڕۆژە بکرێت بە ڕۆژی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت لە هەموو جیهاندا دیارە ئێمەش وەکو کورتەباڵەکان کە توێژێکین لە توێژەکانی خاوەن پێداویستی تایبەت لەم ڕۆژەدا پیرۆزبایی لە سەرجەم ئەو دەوڵەتانە و ئەو وڵاتانەوە ئەو هەرێمانە دەکەین کە توانیانە ژیانێکی شایستە بۆ چینی خاوەن پێداویستی لە وڵاتەکانیانە دەستەبەر بکەن و هیواخوازم لەم ڕۆژەشە جارێکی تر لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە پێویستە بی کاپیتای سەنەی کردووە ئەمە ببێتە دەرفەتێک لەمەوە هیچ نەبێ داواکاری سەرەکیەکانی خاوەن پێداویستی تایبەت و کورتەباڵە بخاتە بواری جێبەجێکردنەوە. کاکارزان بەخێراتی سەر چاوان دوێنێ کە ڕۆژی گیانی خاوەن پێداویستی تایبەت بوو تۆ چ پامێک تێ لەو ڕۆژە؟ سەرەتا دەست خۆش سپاس بە کورسات ڕاستی 12 کە بە شازێکی ڕسمی لە ساڵی 1992 لە ئەنجومەنی نەتەوە یەکگرتووەکان ناسراوە بۆی کە دەستەبەری مافەکانی ئەم توێژە بکرێت وەکو کەردلێژان ڕجا لە هەندێک کۆمەلگاکانە ئەکرێت بڵێن کۆمەلگا پێشکەوتەکانە توانێتی ئەم مافانە دەستەبەر بکات و لە هەندێکیشیانە ڕەنگە تا ڕادێک و هەندێکیشیان نەچبێت نەژێرباری ئەوەی کە ئەو کات بە شێوەیەکی گشتی ئەمە پیرۆزبایی خۆمان لە سەرجەم خاوەن پێداویستیانی جیهان دەکەین و هیوادارین زۆر بە تایبەتتر خاوەن پێداویستی تایبەتەکانی کوردستان و هیوادارین ئەم ڕۆژە تەنها ڕۆژێک نەبێت بۆ وەرکو شێوازێک لە قسەکردن و بیرخستنەوە و بەیادهێنانەوە بەڵکو بێتە ڕۆژێک بۆی کە بەردەوام حکوومەت لە بیری بێ و بەردەوام هەنگاوی نوێی هەبێت بۆی کە بتوانێت ژیانی ئەم توێژە بە شێوازێکی گشتی ساڵ بە ساڵ بەرەو باشتر ببات. دەستەکانە خۆش بێ سپاس بۆ تۆش کاکتوانە زۆر زۆر بەخێر بێ زۆر سپاس پێویستبای ئەم ڕۆژەشتان لێکەین و بەهیوای ئەوەی کە ئەم ڕۆژە بێتە ئەوەی کە گرفت و کێشەکان چارەسەر بکرێت بەڕامبەر لەوەی بچینە لای بە گرفت و مافەکان و کێشەکان پێمان خۆشە تۆکو و خاوەن پێداویستێکی تایبەت لەم ڕۆژەیە چێڵێ دەستخۆشی لە کورساتەکەمەوە منیش وەکو هاوڕێکانم پیرۆزبایی لە کەمەندامانی جیهان و کوردستان بەگشتی و هەموو هاوڕێکانمەکەم هیوادارم ئەم ڕۆژە بێتە مایە ئەوەی کە ساڵی داهاتوو کە یادمان کردەوە کێشە معاناتی کەمەندامان نەمێنێ باسی ئەوە بکەین کە چۆن کەمەندامان زیاتر بەرەوە پێشبەرین. کاگلێر گەڕینەوە لای بەڕێزی باکەمە قسە لەسەر مافەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بکەین. لە هەرێمی کوردستانە تا چەند کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە مافەکانیان ئاشناکراون ئەو ڕێکخراوانی کە هەیە تا چەند کاریان لەسەر وەرگرتنی ئەو مافانە کردووە کە تایبەتن بەو کەسان؟ بەڵێ وەڵی وەکو ئەوەی کە تا چەند بە مافەکانیان
بڵێن شاد بوون یا مافەکانیان بۆ دابین کراوە ئەوەی کە ئێمە شەزان هەمومانەزان لە هەرێمی کوردستان بە کۆی گشتی خاوەن پێداویستی تایبەت تا ئێستا نەتوانراوەلان حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتگیر و بنەڕەتی ژانێکی شایستەیان بۆ دابین کرێت بەڵام ئێمە وەکو ڕێکخراوەکان وەکو کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان ئەم ڕێکخراوە دەورێکی گرنگی هەبوو بە تایبەت لە ساڵی 1994 کە 26 یانزە هەموو ساڵێ یادی دامەزاندنی ئەم ڕێکخراوەیە ئەوە بوو کە یەکەمین ئامانجێم ڕێکخراوە بۆ ئەوە بوو کە چینی کورتەباڵە تێکەڵ بە کۆمەڵگەکەی بکە کارێکی وەها بکات کە چینی کورتەباڵە لە ناو کۆمەڵگەکەیدا دانم بڕێت و شانبەشانی چین توێژەکانی تری ناو کۆمەڵگەکەی هەوڵدات بە شێوەی خەباتی مەدەنیانە لە پێناو بەدەستهێنانی مافەکانی خۆشبەختانە ئێمە هەتاکو ئێستا توانیمانەوەکو کۆمەڵی کورتەباڵەکان ڕێکخراوێکی باشمان هەبێت و ڕێکخراوێکی چالاک لە ڕووی شوێنی بینای خۆمان و بە هەندێک ئەو پێداویستیانی کە لە ڕووی ڕێکخراوەیەوە هەیە هەموو پێداویستێکمان هەیە بەڵام لە ڕووی ئەوەی کە تاک بە تاکی کورتەباڵا و خاوەن پێداویستی تایبەت متوانێت موچەیەکی باش و تەندروستیەکی باش و لە پەر وەردە و لە هەموو ئەو کێشە مەشاکیلانەی ترا هەیە هەتاکو ئێستا نەتوانراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتەکانەوە ژانێکی شایستیان بۆ دابین کرد. بەداخەوە کاک لێرە ئەمە قسە لەسەر ئەوە بکەین بۆ نمونە لە هەرێمی کوردستانە کۆمەلگا چۆن هاوکاری بە تایبەت کورتەباڵەکانەکە تا چەند کۆمەلگا و کاراسانی کردو و خۆت باسی لێوە کرد ئامانجی کۆمەڵەکەی بەڕێستان ئەوە بۆ کە کورتەباڵەکان بە تایبەتر دانەبڕن لە کۆمەلگا تا چۆن هاوکارە لەگەڵ ئێوە. بەڵێ خۆی وەکو باسم کرد لە پێش 94 یا ئەتاک و ڕوخانی ڕژێمی پێشوشت 2003 کۆمەلگا چونکە ڕێکخراوێکی وەها نەبوو یاخو زیاتر ئاشنا نەبوو ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەمانە کە ئێمە لێرە و جارێکی زۆر سپاسی هەم ئێوە هەم تەواوی ڕاگەیاندنەکانەکەین کە دەورێکی گرنگیان هەیە لە ناساندن و ئاشناکردن و تێکەڵکردنی چینی خاوەن پێداویستی و کورتەباڵەکان بە کۆمەڵگەکە و بە دەرەوەش لەبەرەوە ئەمە ڕاگەیاندن دەرگایەکی گەورە بوو ڕێچکەیەکی گەورە بوو ئەوەی کورتەباڵە ئاشنا بکات و بیناسیێنێت و هەم ڕێکخراوەکە خۆشی دەورێکی گرنگی هەبوو بۆیە خۆشبەختانە ئێستا لە سا هەفتای تێڕوانینی هەموو کۆمەڵگەی کوردی بۆ کورتەباڵەکان گۆڕاوە و لە سا 25 بۆ سیەکەی تریشی ئەوەیە کە لە هەموو کات و ساتێکە و لە هەموو شوێنێکە ئەبێ تۆ ئامادە بیەوەی کە هێشتا کەسانێک وە ماون کە بە ئەقڵێتێک ئیشەکەن یاخود بە شێوەیەک لە شێوەکان گرنگیان بە میدیا و بە ڕێکخراوەکان بۆ شتانە نەداوە بۆ ئەوەی هەتاکو ئێستا کورتەباڵابوون یا خاوەن پێداویستی تایبەت بەلایەوە شتێکی ئاسایی نییە. باشە کاکارزان کە باسیەوەکەین ئەم ڕۆژە زۆر گرنگە لە جیهانە کاری لەسەرکرێکە مافەکان و هەروەها پێداویستیەکان بۆ خاوەن پێداویستی تایبەت دابین بکرێ هەیەکو نابینەیان تا چەند لەلایەن حکوومەتەوە کاراسانی بۆیەوەکرێ کۆمەڵی پێداویستی هەیە بۆیەوە دابین بکرێ و لە هەمان کاتیشا لایەنی دووەم کۆمەلگا تا چەند ئێستا هۆشیارە بەرامبەر ئەوەی کە ئێوە ڕۆژانە بە شێوەیەکی باش مامەڵەیەکی تەندروستان لەگەڵا بکەن بۆی ئێوەش وەکو کەسانی ئاسایی کار و چالاکیەکانتان بە شێوەیەکی باش بەڕێوە بچێت. ڕەنگی کەم تا زۆر لە دوای دامەزرانی یەکێتی نابینیان لە حەڤەی 1994ەوە کۆمەڵە کارکرا بێت وەختە خولی نێشتینە خوێندەواری و زیاتر نابینەکان ئەو کات کەر بە شێوازە کۆنەکەی کە لە سەردەمی کاگەحمەی شێخەوە زیاتر خوێندنی قورئان و خوێندن لە حوجرەکانە بەڵام دوای ئەوە هەوڵدرا نێشتینە خوێندەواری و زائدە نردنی نابینەکان بەعام بۆ خوێندنگەکان و لە ڕێگەی ڕێکخراوەکەوە تۆمارکردنی پەرتوکەکان و منهەجی خوێندن بە شێوازی دەنگی و وەختکردنەوەی خولی بڕایل و ئەمانە هاوکارم بۆی کە ئەم جیلە نوێیە بە شێوازێکی گشتی توانی بێتی تا ڕادێکی باش ئێستا بەدایان دەرچووی زانکۆڵەوە بەدایانی تر خەریکی سەرقاڵی خوێندنەوە لەم جیلە نوێیە تاکتاگوانی کە لە شارەکان دوورە دەستن کە نابیناکان ناتوانن بێ بخوێنن بەڵام وەکوی کە بڵێ حکوومەت تا ڕادەیەک وەکو خوێندنگەکان وەکو پەروەردە خۆیان وەکو زەمینە سازی لەو ڕوانگەوە کاراسانیان کرد بەڵام وەکوی بڵێ کە بە شێوازێکی ڕەسمی و فەرمی شتەکان جێبەجێ بوو بێت نەبوو بەڵام وەکو ڕێکخراوەکەی خۆمان و وەکو لایەنەکان توانیمانەوە بکەین کە ئەمڕۆ نابینا بتوانێت دەستەبەری ژیانی خۆیەوە لە ساڵانی ڕابردووشە تا ڕادەیەکی زۆر باش و ئەتوانرا کاری دامەزراندن بۆ نابینانە بکرێت کە خوێندیان تاوا بکرێت بەڵام بەداخەوە لە دوای
جەنگی داعش لە دوای ئەو قەرانێکە لە دوای 2014 هاتووە ڕەنگە ئێستا دایان نابینامان هەبێت کە خوێندنیان تاو کردووە و نەیانتوانن سول لە بڕوانامەکان چکە ئاشکرا ئەوەی کە گرنگە لای ئێمە بتوانین چۆنێتی و تاقی کە هەمانە بەگەڕی بخێنەوە ئاشکراشە کە نابینا ڕەنگە لە کارە فیزیکی و جەستەیەکانە وەک پێویست نەتوانێت تیا سەرکەوتوو بێتەوەی کە زۆر گرنگە لایانی خوێندن و خوێنەوە و کارێن کاکە سەر لایەنە معنەوی و هۆشیارێک کە ئەتوانێت وەکو چۆنەڵی شێوازە کە زیاتر لە ڕێگەی مێشکەوە ئیشەکان بکە و بتوانێت لەو ڕوانگەیەوە خزمەت بکاتەوە لەبەرەوە هیوادارین کە لە ئایندا لەگەڵ بەرەو باشبوونی دۆخەکەەوە پێی یاسای مافی امتیازاتی خاوەن پێداویستی تایبەت بە شێوەیەکی گشتی کە ڕۆژی لە سا پێنجی دامەزراندن خاوەن پێداویستی تایبەت هیوادارین کە لە ئایندا ئەوانە ڕەچاو بکرێت و ئەو برادرانی کە هەمانە چەڵگری بڕواناوی بەکالۆرس و چوو بەرە و خوێندنی ماستەر و تیاشایەتێزە کە هەوڵی بەدەستهێنانی دکتۆرایە بتوانێت لەو ڕوانگەوە کە لە ڕوانگەیەک و خزمەتەکەی توانین لە ڕوانگەی ترەوە ئەو سانتێزە پارێزن توانین خزمەتی کۆمەلگا بکەینەوە بۆ بەشی دووەمی پرسیارەکەشت ئەوەی کە تێڕۆنینە کۆمەڵاتیەکان چۆنە تا ڕادێک خۆشبەخانە بۆی کرانەوەی کۆمەڵگەی کوردی و هۆکارەکانی ڕاگەاندن و کاناڵەکان ڕاگەاندن و زایدەن کاری ڕێکخراوەیی تا ڕادێکی باش ئەم شتانە بەرەو پێش چووە و توانراوە کار لەسەرەوە پێ کە تێڕۆنینە کۆمەڵاتەکان و زۆر جار ئەبینی مناڵێکی ڕەوزەش کە یان مناڵێکی سەرەتایی کە ئەبینە لە ئەوە نابینە و بە حکمی و مەنهەجەی کە هەیە تا ڕادێک ئەگەر چی ئاماژەیەکی کەمیش بیان تا ڕادێک ئەگەر چی کەسەکان خۆشیانە مامۆستاگان دادەکانی ڕۆزە ئەگەر ئەم هۆشیاران تاک لای ئەو مناڵانی کە جیلی دوایین و پەروەردایانەکە و تیای گەیاند بێتن توانراوە تا ڕادێک شتەکان بەرەو باشترێ بەڵام ئەکرێت لە پرۆگرام و مەنهەجەکانی خوێندنە خاوەن پێداویستی تایبەت بە شازێکی گشتی و نابینا بە تایبەت بناسێنرێت و بتوانرێت وا بکرێت کە خەڵک یان تێڕۆنینە کۆمەڵاتیەکان ئەو هۆشیاری هەبوو شێوازی مامەڵەتکردن کە ئەمانە کارن چکە ئاشکرایە هەر کۆمەڵگەیەک ئەگەر ڕێز و چین و توێژەکانی بە شێوەیەکی گشتی تێدا بێت یان زەمینە سازی بە خاوەن پێداویستی تایبەتەکان بۆ کەسە بە تەمەنەکان یان ڕێزگرتن لە مناڵان پێداویستیەکان بە هەموو کۆمەڵگەیەکی بەرەو گەشە سەردن و بەرەو ئەوە ڕات کە کۆمەڵگەیەکی گونجاو و شیاو بێت بۆ مرۆڤ و بۆ ژیانکردن. زۆر باشە دەستە خۆش بێ کاکە توانە بێمە لای تۆ بگومان هەر کەسێکی خاوەن پێداویستی تایبەت ڕەنگە پێویستی بە چەند بابەتێک کە بێت بۆ بەڕێکردنی ژیانی ڕۆژانەی خۆی سابەرەستان کە گرفت لە قاچەکانتانە هەیە ئەو پێداویستیانی کە گرنگ بێت بۆ بەڕێکردنی ژیانی تۆ سەرجەمیان بە ئاسانی بۆ تۆ دەستە بەرکراوە خو چ گرفتێک هاتۆتە بەردەم تۆ گرفتەکان زۆرن لە ڕاستیە ئەو کەرەستانی کە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت وا بە ئاسانی ناگاتە بەردەستی ئێمەوە ئەگەر هەش بێت بە بڕەپارەیەکە لە بازاڕە زۆر خاوەن پێداویستی تایبەت ناتوانێت وە دەستیان بێنێت و بیان کڕێت لەم ڕێگەوە ڕێکخراوەکان سوودێکی باشیان هەبوو بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئێمە ڕۆژانە لە ڕێکخراوەکەی خۆمانە لە یەکی کەمەندامانی کوردستان ڕۆژانە کورسی کەمەندامی و کەرەستە پێداویستەکانی تر بەبێ بەرامبەر دەدەین بە خاوەن پێداویستی تایبەتەکان زۆر باشە لەگەڵ ئەوەشە بۆ نمونە ئێوە ڕۆژانە پێویستان بە کۆمەڵێک مامەڵەکردن هەیە ئیتر لەگەڵ دام و دەستگاکانە بێ لەگەڵ چوونە شوێنێکی گشتی بێ لەگەڵ سەردانکردن بێ بۆ شوێنێک تا چەند ڕەچاوی ئەوەکرێ هاوڵاتیان هاوکاری ئێوە بێت چکە ئەمە زۆر گرنگە بۆ نمونە لە شوێنە گشتەکانە هاوڵاتیان ڕۆڵێکی گرنگیان هەیە لە دام و دەستگاکانە ئەو کارمەندانەیە و بە ڕێزانی دەوێت کارەکەن ڕۆڵێکی گرنگیان هەیە لەو ڕوانەوە تا چەند کاراسانی بۆ کراوە لە زۆرێک لە دام و دەستگاکانە بە سپاسەوەکو بەڕێوەبەرایەتی هاتووی پارێزگای سلێمانی و پاسپۆرت و نشینگە ئەمە بە تایبەت زۆر ڕەچاوی تایبەتمەندیەکانی ئێمە کراوە کەسانێکمان بۆ دانراوە لێوەکو هاوکارێکی ئێمە هاوکارمان بن بەڵام لە هەنێک بەڕێبەرایەتی دیکەیە هەروەکو کەسانێکی ئاسایی مامەڵەمان لەگەڵاکرێت زۆر باشە دەستان خۆش بێ کاکە لێرە چ داواکاریەکتان هەیە ئێوەکو کورتە باڵاکان چ شتێکێتانە لێرە پەیامەکەتان بگەێنن هەر لەم ڕۆژەدا من جارێکی تر داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم کە یاسای مافی امتیازاتی خاوەن پێداویستی تایبەت و کورتە باڵەکان هەموار کراوەتەوە لە پەرلەمان و پەسەند کراوە بۆیە داواکانی لە حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کارە و لایەنە وەزارەتە پەیوەندیدارەکان یاساکە بکەوێتە بواری جێبەجێکردن بە تایبەتی لە ڕووی نیشتەجێکردن و لە ڕووی موچە و تەندروستی و پەروەردە و
من هەلێرەشەوە زۆر سپاسی حکوومەتی خۆجەویست لەمانی و دامەدەستگاکانەکەم کە کاراسانی تەواویان بۆ چینی کورتەباڵەکان کردووە کاتێکە هیچ و کارێکمانە بێ یاسەردانی دامەدەستگاکانەکەین و سپاسی هەموو کەسولایەن و کۆمپانیا بەڕێزانەشەکەن کە بە درێژایی دروستبوونی کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان دەستگرۆییان کردوون بە هەموو شێوەیەک و لێرەشەوە پێم خۆشە کە ئەوە ڕابگەێنن لە بەڕێز کاکوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە کە 300 یەکەی نیشتەجێبوون بە شێوەی شقا بۆ کورتەباڵەکان دروست کات ئەمەش لە کۆنافی کۆتاییە و بڕای لێدراوە و ئینشەڵا بە زووترین کات ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە و من هەر پێشم خۆشە کە لە سەرەتادا ئەوەم بیر چووکە لە سەرەتای دروستبوونی کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان خۆی ئەمە زۆر زۆر گرنگ بوو کە بیرۆکەکەی و هەم پاڵپشتە معنەی و دارایەکەشی کە چەند دەستی چەند کورتەباڵایەکی ماندوو لە ناسیان گرت و پشت و پەنایان بوون بە هاوکاری مادیشان خستە بەردەستیان ئەمە بە هاوکاری بەڕێز ڕابەری کۆچکردووی گەلەکەمان نەتەوەکەمان سەرۆکمان جۆلال و دادەهێرۆ بوو هیوادارین ئەوانەی دوای ئەوانش لەسەر ڕێچکەی ئەوان بەردەوا من هەم بۆ کورتەباڵا بۆ کۆی خاوەن پێداویستی و من سوپاسانەکەم. زۆر باشە دەستان خۆش بێ بێگومان ئێوە هەر یەکەتان شایانی ئەوەن کە ژیانێکی شایستەتان هەبێ ئومێد دەکەین تاوی ئەو داواکاریانی کە هەتانە بە زووترین کات جێبەجێ بکرێ دووبارە سوپاس بۆ ئێوەمان دوونە بەخێر بن سەر چاوە بە هیوایەوەی کە هەموو هەرکو مافەکان تام چێتە بواری جێبەجێکردنەوە و ئەو ڕۆژەی کە هەشتانە بە پیرۆزی و بە بەرزی ڕای بگرن بۆ ئەوەی کە بە شێوەیەکی باش ئێوەش لەناو کۆمەڵگەیە بتوانن ژیانێکی ئاسوودەتانە بێت دووبارە سپاس دووبارە دەستان خۆش سپاس بۆ ئێوە.